قەیران و ڕەوشی بەڕێبردنی ئێستای هەرێمی کوردستان کاریگەری نەرێنی هەبووە لەسەر پێوەرە نێودەوڵەتیەکان لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان. چاکسازیەکان بەدەستکەمی کادر و پاڵپشتی دارایی و ئیدارەدانەوە دەناڵێنن. لە ڕووی پەروەردەیەوە نەبوونی مامۆستای قۆناغی ئامادەیی یەکێکە لە گرفتە گەورەکانی سیزادراوانی چاکسازی گەورانی سلێمانی. سەرباری هەبوونی ڕەزامەندی حکوومەت و وەزارەتی پەروەردە، بەڵام پەروەردەی سلێمانی بە پاساوی نەبوونی میلاکەوە ئەو داوای جێبەجێ نەکردووە. بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێم داوای چارەسەرکردنی کۆی و کێشانە دەکات کە لە چاکسازیەکانی هەرێمدا هەن. بەداخەوە ئێمە لە ساڵی 1970 هەتا ئێستا چاکسازی گەورانی قوتابخانەی بنەڕەتیمان هەیە، بەڵام هەتا ئێستا ئامادەییمان هەیە زیاتر لە 200 بۆ 300 سادرامان لە ئاسیا ئامادەیان، بەڵام قوتابخانەیان نییە لە خوێندن بێبەشن. ئەمە سەرڕایەوە چەندان نووسراومان ئاراسی وەزارەتی پەروەردە کردووە، بەڵام بەداخەوە هەتا ئێستا بە شێوەیەکی کردداری هیچ وڵامدانەوەیەکان بۆ داخوازەکەی ئێمە نەبووە، بە بیانووی ئەوەی کە قەیرانی دارایی و میلاکمانیە نەیانتوانیوە قوتابخانەکەمان بۆ بکەنەوە. ڕاهێنەری وەرزشی، ڕاهێنەری وەرشەکان، تەفعیلکردنی وەرشەکان، مامۆستای کۆمپیوتەر، ئەمانە هیچی ئەمە لیمانە بەهۆیەوە کە ئێستا قەیرانی دارایی و کەسدان ئاماژەی ئەم شتانە ئێمە کەم و کۆڕیبان هەیە، چونکە ئەمانە بناغی چاکسازی کاتێک ئەمانە دەبێ بەشێک لە بنەمای چاکسازی تۆ نەقسە. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە هەوڵدا ئستثنایی چاکسازیەکان بکە، نەسریەکانیان وەکو پێویست بداتێ کە چەند ڕەزامەندیان هەیە لیان کەم نەکاتەوە بۆ ئەو بتوان گرفتەکان چارەسەر بکەن و هەروەها مامۆستا پسپۆران بۆ دابین بکەن بۆ پۆلی 12. پۆلی 12 بەڕسمی کراوەتەوە، بەڵام مامۆستای پسپۆریان نییە. کردنەوەی پۆلی نۆ زۆر گرنگە، چونکە ئارەزوویەکی زۆر لە ناو سزادراوان هەیە بۆ درێژەدان بە خوێندن، چونکە لە چاکسازی گەورانی هەولێر پۆلی 12 هەیە. توانراوە چەندین خوێندکار بتوانن بگەنە زانکۆ، بگەنە پەیمانگاکان، بەڵام سلێمانی لی بێ بەشە لە بەرەوەی پۆلی 12 نیە. هیوادارم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بە هەناومانەوە بێت و هەوڵ بدات مامۆستای پسپۆرمان بۆ دابین بکات بۆ ئەوەی پۆلی نۆش لە سلێمانی بکەینەوە. پرۆژەیە کتێب باشین هاوڕێی مرۆڤە لەگە پرۆژێکی تری ڕۆشنبیری و هۆشیاری هەنگاوێکی ترە کە لە پاڵ پێوەرە نێودەوڵەتەکاندا دەتوانێت سزادراون ئامادە بکات بۆ دووبارە ئاشنابوونەوە و گەڕانەوەیان بۆ ناو کۆمەلگا. بەشێکی زۆری ئوستادرانی کە لە پرۆژە بەشداریان کردو، بەشێکی ئەو ڕژە زۆری کە لەناو ئەو پرۆژانە سێ پرۆژەی لە دوایەکان بووە وێجێکراوە. بەشێکی زۆری ئوستادراوانە بینیمانە یعنی هەست و کەوت و ڕەفتار و تێگەیشتن و ئەدا و چۆنەتی چارەسەرکردنی کێشەکانی خۆیان نەتوانیوێنە زاڵن بەسەریانە. بۆیە گەشتنەوە بڕوایی کە ئەم پرۆژەیە دەگاتەوە قەناعەتێک کە سادرا و تەوعی و ڕۆشنبیریەکەی زیابەر و زیاتر بگاتەوە دەرەنجامی کە زۆر جار هەیە دەوری هەیە بۆ دەورەکەی خۆشی قرارمانناوە ئینشاءڵڵا لە ئایندێکی زۆر نزیکە سەرجەم توێژەرە کۆمەڵایەتەکانی کە لێرە دەورە بین و ڕۆڵی ڕاستە خۆیان لەگەڵ سزاکان باری دەرونی سزاکان ڕائەگرن لێرە، سزادراوان ڕائەگرن لێرە. ئێمە نیازمانەوە ئینشاءڵڵا دەورەشی ئەکادمیان بۆ بکەینەوە بۆی ئەمانە لە بواری خۆیانە کە الحەمدوللا پسپۆڕی باشیان هەیە زیاتر بەرەو پێش بڕۆن. نزیکەی 4000 سزادراو لە چاکسازیەکانی هەرێمی کوردستاندان کە زیاتر لە 1200 لەم سزادراوانە لە چاکسازی گەورانی سلێمانیدان. لەگەڵ ئەوەی ئەنجامدانی تاوانێک ئەوانی خسوەتە زیندانەوە، بەڵام لە چاکسازیەکاندا هەست بۆ هەڵانە دەکەن کە پێشتر کردویانە و ئێستا دەرفەتی ئەوەیان بۆ ڕەخساوە کە دووبارە دوای پێداچوونەوە بگەڕێنەوە ناو کۆمەڵ. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.